کۆمەڵی دادگەری کوردستان داوا دەکات لەوە زیاتر هەمواری یاسای هەڵبژاردنەکان دوانەکەوێت و پرسی کۆتاکانیش بەزووی یەکلایی بکرێتەوە. کۆمەڵ داواش دەکات دەنگدانی تایبەت نەمێنێت کە دەرچەیەکە بۆ ساختەکاری. دیارە ئێمە کۆمەڵی دادگەری کوردستان لەبەر خاتری پێکاتەکان وەکە یەکەم هێزی سیاسی لە هەرێمی کوردستان داوامان کرد کە شێوازی دەنگدانی پێکاتەکان گۆڕانکاری تێدا بکرێت لەوەی کە تۆماری تایبەت بە خۆیان نەبێەوە تەنها خۆیان دەنگدەن بە خۆیان بۆ ئەوەی کە نوێنەری ڕاستەقینەی خۆیان بن. پێکاتەکان ئێستا بربەستی سەرەکی بەردەمی پرۆژێ هەمواری یاسای هەڵبژاردنن و کۆمەڵێک بربەستی تر هەیە بە تایبەت بربەستی دەنگدانی تایبەت کە ئێمە کۆمەڵی دادگەری یەکگرتووی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان بەجددی کار لەسەرەوەکەین کە نابێت دەنگدانی تایبەت پێش دەنگدانی گشتی بکرێت، چونکە پێمان وایە زۆرترین ساختەخکاری لە دەنگدانی تایبەتەکرێەوە دەنگی دەنگدەرتیایە ئەکڕێەوە ئیرادەی دەنگدەری تێدا پارێزراونەیە. بۆیە داواکەین لەگەڵ هەمواری یاسای هەڵبژاردنە و خاڵش بچەسپێت کە دەنگدانی تایبەت 48 کاتژمێر پێش دەنگدانی گشتی نەمێنێت. ناکرێ من بێم لە پارێزگای سلێمانی. یەکێتیش بۆم هەڵبژاردنە لەگەڵەوەدایە پرسی کورسی کۆتاکان بە پێی داتا و ئامارەکانی عراق بێت و کورسی کۆتاکانی شوێنێک نەدرێت بە شوێنێکی دیکە. پێشی وایە هەر هەڵبژاردنێک لە ماوەی ڕابردوو کراوە نادادی و غەدری زۆری تێدا کراوە بە تایبەت لە سنووری سلێمانی. ناکرێ من بێم لە پارێزگای سلێمانی هەر کورسیەکی پێکهاتەکان 58444 سەرژمێری دانیشتوانی سلێمانی کورسێکی بۆ حسابە بۆ کۆتاکە دیاری کراوە. من بێم بڵێم دوو کورسی سلێمانی لای بدەین بیبین بۆ شوێنێکی کە باک سلێمانی دوو کورسی کۆتاییابێ. هیچ ڕێگایەک هیچ یاسایەک ڕێگا بە من نادا. من تقریبا نزیکەی 115,000 مافی 115,000 دەنگدەری دانیشتوانی سلێمانی بدەم بە پارێزگایەکی کە کورسی ئەم پارێزگای بدەم بۆ ئەوەی بنەمەڵاوە باک ئەم پێکاتە و کۆتایە لەوێ بێ. ئێمە هاتوین باسی ژمارە و ڕقم دەکەین. پارێزگای هەولێر مافی خۆیەتی سەری کورسی 58,000 و ئەوەندەیە 4 کورسی خۆی بەردەکەوێت حەقی خۆیەتی قەتیش من ڕێگا بە خۆمان دەدەین نە بۆشمان هەیە بین دوو کورسی لە ژمارەی دانیشتوانی هەولێر وەربگرین نەقلیکەین بیدەین بە هەڵەبجە و یان شوێنێکیکە. ئەوە چۆن بۆ هەولێر و سلێمانی ڕاستە بۆ دوێ شوێنەکانی کەش ڕاستە. تا ئێستا بەهۆی ناکۆکیەکانی یەکێتی و پارتی دیارنی هەڵبژاردن لەو کاتەدا ئەنجام دەدرێت کە دیاری کراوە یاخود نا. زۆرینەی ناکۆکیەکانی ئەو دوو حیزبە لەسەر کورسی پێکاتەکانە و یەکێتی دەیەوێت بە پێی سەرژمێری عراق بە یەکسانی کورسیەکان دابەش بکرێن. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.